بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشی دابن ڕۆژێکی خۆش بەڕێ بکەن بێگومان و کۆی هاوکارانیشم ئاماژەیان پێکرد ئەمڕۆ ئێمە لە دەستی کوردستانین بۆ توێژینەوەی زانستی و استراتیژی کە لێرە پانێڵێکی زۆر گرنگ بەڕێوە دەچێت ئەویش پانێڵی لە چاندنەوە بۆ خواردن خۆراکی دروست و بەردەوام بۆ هەمووان ئەمە ناونیشانی ئەو پانێڵەیە کە ئەمڕۆ لێرە لە توێژینەوەی کوردستان بۆ دەستی کوردستانی بۆ توێژینەوەی زانستی و استراتیژی لێرە بەڕێوە دەچێت بە ئامادەبوونی زۆرێک لەو میوانانەی کە پزیشکی پسپۆرن هەم لە هەمان کاتە ئەوانەی کە لە بواری کشت و کاڵا کار ئەکەن لێرە ئامادەن بابەتەکانی خۆیان باسەکەن لە بەرەی چەندین پانێڵی گرنگیش دەخرێتە ڕوو ئەمێ کورتێک دەربارەی ڕۆژی گیانی خۆراکیش لەبەرەوەی ئەمڕۆ کە ڕۆژی گیانی خۆراکە و بەستە کراوە ئەم پانێڵە بە ڕۆژی گیانی خۆراکەوە کە لە 16 ئۆکتۆبری ساڵی 1970 نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژەی دەستنیشان کردووە وەک ڕێزێکیش بۆ دامەزراوەی نەتەوەی گرتوەکان بۆ بەشی خۆراک و کشت و کاڵ کە لە ساڵی 1945 ئەم دامەزراوە بەشی خۆراک و کشت و کاڵ ئەمەش ڕێزێکە بەردەوامی هەیە یاخود بەسراوەتەوە بە ئەم ڕۆژە گیانیەوە کە ئەویش ڕۆژی گیانی خۆراکە جا بۆ ئەوی ورتر لەسەر تەواوی پانێڵەکە قسە بکەین بیرمان نەچێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ئەم پانێڵە گرنگە تایبەت بە خۆراک سپۆنسەر کراوە بۆی لە زاری میوانەکانیشمەوە زیاتر زانیاری وەرەگرین بابزانین ئامانج و مەبەستی ئەم پانێڵە خۆی لە چیا ئەبینێتەوە کە ئێمە بتوانین خۆراکێکی تەندروستمان هەبێت لە هەرێمی کوردستانە زۆر بەڕێز ئەچمالای میوانەکەم لە بەشی پرۆگرام دکتۆر شوان کەمەل کابڕێزیان سەرۆکی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بەڕێستان ئەرک بکێشن سلااوان لەبێتم کاتتان باش بە هەربالەوە دەست پێ بکەین دەستی کوردستانی بۆ توێژینەوەی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی باس لەوە بکەین ئەم با بڵێن دەستی کوردستانیە کار لەسەر چی ئەکات و لامان کاتە ئامانج و مەبەستی ئەم پانێڵەشی بوو کە ئەمڕۆ ڕێکتان خستووە باشە سپاسانەکەم و بەیانیتان باش تەڵەن دەستەی کوردستانی بۆ دراوساتی استراتیژی و توێژینەوەی زانستی گرنگیەدات بە هەموو بابەتەکانی کۆمەڵگە ینی ئەوەی کە گرنگی هەبێت لە ناو کۆمەڵگای و هەر کێشێک لە ناو کۆمەڵگای بێ پێویستە ئێمە لێکۆڵینەوەی لەسەرکەین داتاکانی لەسەر کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە کۆمان کردەوە ئەو کاتە بیکەین بە پرۆژە و پرۆژەکە لەگەڵ دام و دەستگاکانی خوێنی باڵا بە شێوازێکی ئەکادیمی کێشەکان یا چاک بکەین یا حەلی بکەین یان هەر کێشەیەک هەبێ بۆی کە بەدواداچوونی بۆ بکەین و پاشان ئەو بڵین بابەتانە نەتیجەی ئەو دراسات و ئەو لێکۆڵێنانە ئەدەینەوە بەلایەنە پەیوەندیدارەکان بۆی کاری لەسەرکەن بۆی کە کێشەکان ئەتوانین بڵین چارەسەر بکەن یاخود باشتری بکەن وەکو باسمان کرد اینجا ئەمڕۆژ وەکو ڕۆژێکی پیرۆز ئەتوانین ناو بنین چکە ڕۆژی خۆراکە و یەکێکە لە ئامانجەکانی نەتەوەی گرتوەکان لە حەڤە خاڵەکەی نەتەوەی گرتوەکان و چەنەها ڕێکخراوی جیهانیشێ بۆ نمونە FDA کە گرنگی بە تایبەتی بە بابەتی خۆراک دەدات و خۆراکیش یەکێکە لە بڵین تۆڵی بابەتەکانی کە ڕۆژانە ئێمە ئەتوانین پێویستمانە نەگەر کۆمەڵگەی وەکڵ هەموو جیهان لەبەرەوە بابەتێکی زۆر گرنگە و ئێمەش گرنگیمان داوە لەو بۆ بابەتە و ئەم ڕۆژ ئەم بۆنێمان ینی لەو بۆنەیە پێویستمان کە ڕۆڵی دەستەی کوردستانی دەربخەین کە گرنگیەدات بۆ بابەتە وەکو بابەتێکی استراتیژی کە داتامان هەیە لەسەری و ئامانجمان ئەوەیە کە ئاسایشی خۆراک لە ڕێی توێژینەوەکان و لێکۆڵینەکانی ئێمە فراهەم بکرێ ئەویش بە هەموو ئەتوانین بڵین ستێپەکان یا بڵین ئەو بڵین مەرحەلانەی کە هەیە قۆناغانی کە هەیە لە سەرەتای چاندنەوە باش پێ تاکو گەیشتن بە دەستی بەکارهێنەر چوامە ئەتوانین بڵین قۆناغی جیاجایە قۆناغی بۆ نمونە چاندنەکە چۆن ئێمە لەلای ئێمە جارە چۆنە ڕێگەکانی چاندن چۆن بە شێوازێکی تەندروست و شێوازێکی چاک ئەم چاندنە بکرێ بە شێوازێکی وا کە ئێمە یەکەمیان لە ڕووی کوالیتیوە
کە زۆ گرنگە لە ڕووی کوانتیتیشەوە لە بەروی ئەگەر تۆ کەمیاتێکی باش نەوێ بڕێکی باش نەوێ ناتوانین بیخەیتە ئەتوانین بڵێ وەکو بەرهەمێنانی کە وسودی لێوەرگری تاوان ئەمە لە ڕێگای نەک هەر تەنها بۆ تەندروستی خۆراک و تەندروستی تاکەکانی کۆمەڵگە بەڵکو لە ڕووی ئەتوانین بڵین پیشەسازیەوە لە ڕووی ئەتوانین بە ئابوووریەوە لە ڕووی ئەوەی کە هەلی کاریش دروست دەکاتەوان تۆ تاکو و گرنگجی بدەی بە بواری کشت و کاڵ و کە کشت و کاڵ گرنگترین ئەتوانین بڵین سەرچاوی بۆ دروستکردنەکەی ئەتوانین مەسەرەن بۆ لە هەلی کاریش زیاتر بڕەخسێنی چونکە ئێمە کۆمەڵکەمان خۆی سەرەتایە بەڵێ کەسانی ئەکادیمی بینی دەکایەوە کە بۆ ئەم پرۆژێ وا بکەن کە زۆرترین سوود وەربگیرێ جارێ لە بواری تەنها لە ئەتوانین بڵین کشت و کاڵ و بەرهەمێناکە اینجا لە بواری پیشەسازێکەیە چۆن پیشەسازێکی تەندروست بەکارێنانێکی تەندروست بۆ ئەو بەروبوومە کشت و کاڵیانە بکرێت تاوان پێشتر ئەبێت تۆ بەروبوومێکی تەندروست لێکە لەوەی بۆمە کەمترین بەکارێنانی مادە کیمیایەکان بەکاربێنی لێرە ئێمە پرۆژەمان هەیە بۆ ئەوە بۆ نمونە پێش ئێستا وەرشۆپێکی کەمان کرد کە زۆ گرنگ بوو چۆنێتی بەدیلەکانی بەکارێنانی ماوەدی شیمیایی لە کشت و کاڵابۆی کە تۆ چکە بۆچی ئەوە شەر بەشێکە لە ئەتوانین بڵێ دروست بەرهەمێنانی خۆراکی تەندروست اینجا ئەچینە پیشەسازی چۆن قۆناغەکانی پیشەسازیەکی تەندروست لەوانەیە تۆ بەروبوومێکی تەندروستێ بەزمەرج نییە پیشەسازیەکی تەندروستێ ئەش لێ ئەبێ لێ ئاینەشت هەر بزانین کارگەکان چۆنە چۆن بتوانین کارگەکان باشکەن اینجا پاش ئەوە هەتاکو لە پاکەتنانەکەش ینی پاکەتنانێکی بەروبوومێک ئەوەش گرنگە چۆ بۆچی ئەوە لەوانەیە عمری ئەو بەڵێن عمری ئەو شکە پێڵەن شێلف لایف ئەو پرۆدەکتە ئەو بەروبوومە دیاری بکات و بە شێوازێکی باش بکەن اینجا دوای چۆنیش لە ماڵەوە بەکارێنی بە شێوازێکی باش لەوانەیە چەنەها بەرنامە هەبووێلەوەی چۆن خۆراکەکە ئێستا بۆ نمونە ئەو ئایا و خۆراکە بنچە بە شێوازێ ئامادەکرێت تاکو گاتەوەی چەند کەمیەکەی چەندە چۆن بە شێوە ئەمانە هەمووی بەڕاستی پێویستە بۆی کە ئێمە یعنی بە جیاجیا توێژینەوە و لێکۆڵنەوەی جیای لەسەر کرێتەوان ئەوە لە کۆتاییە چیە ئەتوانین بڵین کەسانێکی تەندروست و لەش ساغمان بۆ بڵین ئەتوانین تەمینەکات زۆر سپاسانەکەم مەمنون زۆر سپاسەکەم دەست سپاس بۆ میوانی یەکەمم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز دکتۆر شوان کەمال کابڕێزیان سەرۆکی دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی جا ئێستا ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر ڕزگار عەلی کە بەڕێزیان پزیشکی پسپۆر لە تەندروستی خێزان و تەندروستی گشتی و بەڕێوەبەری بەڕێوەبەتی تەندروستی خۆپارێزی لەگەڵمانە دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر ئەرک بکێشی بە سەرچالەوە دەست پێ بکەین گرنگی و مەبەست و ئامانجی ئەم پانێڵە دکتۆر شوان هەندێک زانیاری پێبەخشین پێمان خۆشە لە زاری بەڕێستیشەوە باز لە گرنگی پانێڵەکە و ئەو ئامارانەی کە بەڕێزت ئەتەوێ قسەی لەسەر سپاس بۆ دەستگای میدیایی سپاس بۆ دەستگای میدیایی کورسات و هیوای تەندروستی بۆ هەموو هاوڵاتیانی بەڕێزە خوازم دیارە خۆراک وەکو ئۆکسجین بۆ ژیان چەند گرنگە لە ڕووی تەندروستیەوە خۆراکی ژێچەکە لە بنەماکانی گەشە و ژیانی مرۆڤ و بەردەوامبوونی ژیان و تەمەندرێژی مرۆڤ ئەگەر بە شێوەیەکی دروست بەکارهات دیارە ئەمڕۆ ڕۆژی جیانی خۆراکە بۆیە بە پێویستمانزانی هەموو لایەنە پەیوەندیدارەکانی حکومەتی هەرێم لە تەندروستی و کشت و کاڵ و ئەوانەی کە پەیوەستن پێوەی پێکەوە پانێڵێک لەسەر ئەم بابەتە بزانین ئاستی سەلامەتی خواردن و کواڵەتی خواردن لە چ ئاستێکایە و چی بکەین هەنگاوەکانی ئایندەمان بۆی دڵنیایی بین بە خەڵک ئەوەندەی بتوانین کە خۆراکێکی تەندروست دێتە ناو هەرێمەوانێ ئێمە وەکو تەندروستی سلێمانی لێپرسراوین لە کۆتا پشکنینی خۆراکەکانی کە دێنە ناو شاری سلێمانیەوە کە ئێمە وەک لێ پرسراوی تەندروستی شاری سلێمانی دیارە و خۆراکانی کە دێنە ناو شاری سلێمانیەوانێ یان بەرهەمی کارگەکانی ناوخۆن یاخود لە سنوورەکانەوە دێنیا لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە ئەم خواردنانە هەمووی ئێمە کۆنتترۆل و پشکنینی خۆراکمانەیە چ لە سەر سنوورەکان چ لە خاڵەکانی نێوان ناوەڕاست و خواروی عێراق کە دێنە ناوانێ پشکنینیان بۆ دەکەین و لە ڕووی فیزیایی بەکتیۆلۆجی لە ڕووی کیمیاییەوانێ بۆی بزانین تا چ ڕادێکشیاوە بۆ بەکارهێنانی دانیشتوانی شاری سلێمانی لە نمونەی لە ئەتوانم ئاماری هەژمانجی ئەم هەژمانگەت دەمێکە لە 2024 لە مانگیەکەوە تا مانجی هەشت چەند نمونەمان لە خۆراک وەرگرتووە نزیکەی 3450 نمونە وەرگیراوە کە ئەگەر هەر نمونەی لە 10 تەن خۆراک وەرگیرابێ زیاتر لە 30,000 تەن خۆراکمان پشکنین بۆ کردو هاتۆ تا ناو سلێمانیەوانێ 30,000 تۆن لە کۆی هەموو ئەمانە لە 106 نەشیاو بۆ بەکارهێنانی مرۆڤ ئەمەش ئەوە دەرەخات کە ئەتوانم بڵێم لە ئاسێکی باشین لە
وشیاری خۆراک بەڵام ئێشتاش لە توانای پشکنینە بەڵام ئێشتاش هەنگاوی گەورەترمان ماوە چکە تەنها بە پشکنین ناکرێ بەڵکو بێجگەل لە تاقیقەکان ئەبێت چاودێریش لە ناو بازار و شوێنە گشتیەکان چڕبکەینەوە دوو وشیاری تەندروستی بین بە هاوڵاتیان لەسەر خۆراکی تەندروست و تەندروست مامەڵەکردن لەگەڵ خۆراکە. زۆر سپاس بۆ دووبارە بەخێر بێ سپاس بۆ دکتۆر ڕزگار عەلی کە بەڕێزیان پزیشکی پسپۆر لە تەندروستی خێزان و تەندروستی گشتی و بەڕێوەبەری بەڕێوەبەتی تەندروستی خۆپارێزی سپاس بۆ وتەکانی بە پێی وتەکانی دکتۆریش ئاماژەی بۆ کرد کە لە ئیستایە هۆشیارێکی زۆر باش هەیە لە نێو تاکەکانی نێو کۆمەڵگە و هەم لایەنە پەیوەندیدارەکانیش ئەم بابەتیان بە هەند وەرگرتووە کە بتوانین خۆراکێکی تەندروست بۆ هەمان فراهەم کرێت جا ئێستا پێم خۆشە چمە لای بەڕێز کارزگار حەمەقدر کا بەڕێزیان ڕایشکار لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان بابزانین ئەو پانێڵی کا بەڕێزیان ئەمڕۆ ئەی خەنە ڕوو باس لە چیەکەن مەبەستیان لە چیە کاک ڕزگار سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر جەنابەت ئەرک بکێشی سڵاوت لێبێت و ئەم کاتت باش بە هەر بالەوە دەست پێ بکەین بەڕێستان ئەمڕۆ لەم پانێڵەیە ئەتانەوێت چ بابەتێکی گرنگ بخەنە ڕوو کە جی تێڕامان بێت بۆ هەمووان کە بتوانین خۆراکێکی تەندروست لە کۆمەڵگەی خۆمانە فراهەم بکەین. سەرەتا زۆر سپاس بۆ میدیای کورسات بۆ ئەم دەرفەتە و بەیانیتان باش و بەیانی بینەرانیش باش دیارە ئەمڕۆ لە پەناڵەیە ئێمەمانەوێت وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئەو بابەتە بخەینە ڕوو کە ئەمڕۆ ڕۆژی خۆراکی جیهانیە یەکێکە لەو ڕۆژە گرنگارەی کە لە جیهانە بڕیار لەسەرەوە دراوە کە چۆن بتوانرێت خۆراک دابین بکرێت بۆ هاوڵاتیان و بۆ هاونیشتیمانیان و بە کواڵیتیکی بەرز هەرێمی کوردستان ناوەندێکی گرنگی بەرەمێنانی کشتتوکاڵیە بە تایبەتی مێژوویەکی دوورودرێژی هەیە لە بەرەمهێنانی کشتتوکاڵ توانین بڵێن ئەم ناوەندە گرنگە لەسەر ئاستی جیهان ناسراوە بە تایبەتی 1000 ساڵ پێش ئەمڕۆ لە گوندی چەرمۆ بەرهەمی کشتتوکاڵی گەرم و جۆ بەرەمێنراوە نیسک بەرەمێنراوە لە گوندی چەرمۆ لە چەمچەماڵ و بە خێوکردنی ئاژەڵ لەو ناوچەیەدا هەبووە بۆیە هەرێمی کوردستان کە لە ئێستا تێی بڕوانین لە 137 زەوی بە پیتی کشتتوکاڵی هەیە کە 46000 کیلۆمتر لە 137 زەوی کشتتوکاڵی لە هەرێم هەیە لە کۆی 7 ملیۆن دۆنم زەوی زیاد لە 5 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان هەیە کە ساڵانە توانای بەرەمهێنانی زیاد لە 1,500,000 تن تا 2 ملیۆن تن گەنمی هەیە کەمە خۆی بۆ خۆی ئەتوانین بڵین دابینکردنی پێداویستەکانی هاوڵاتیان و خەڵکە لە خۆراک لەلایەکی ترێشەوە ئەتوانین بڵین کە سەرچاوە ئاوێکی ئاوی زۆر گرنگی هەیە بە تایبەتی خاوەنی 5 سەرچاوی ئاوی گرنگە لە زەی گەورە و زەی بچووک و سیروان و خاپور و ئاوەسپی بوونی سێبەنداوی گرنگی گەورە لە دهۆک و دوکان و دەربەنیخان کە توانای کۆکردنەوەی زیاد لە 10 ملیار مەتر مکعب ئاوی هەیە هەموو ئەمانە و ئاوا گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بوونی چواروەرزی ساڵ و ڕووناکی و لەگەڵەوەژە بارانی باش لە ناوچەکە و ناوچەی مسۆگەری بارانبارین وای کردووە کشتتوکاڵ ببێ بە ناوەند بە هەرێمی کوردستان ببێ بە ناوەندێکی گرنگی بەرەمێنانی کشتتوکاڵی کە ئێستا چاوەکان لە سەرەتی بەڕاستی بە تایبەتی لە خوارو ناوەڕاستی عێراق و هەروەها لە بازاڕەکانی خەلیج و وڵاتانی دەوروبەریش بۆیە ئەتوانین بڵین ئەمڕۆ لێرە ئەتوانین باز لەوە بکەین کە لەم ڕۆژەیە ئێمە ئەتوانین پەرە بەم کەرتە بین و ئەم کەرتە لە کەرتێکی تەقلیدیەوە بگۆڕینەوە بەرەو کەرتێکی گەورەی ئیسtismاری گەورە کە ببێ بە ناوەندێکی بازرگانی و ناوەندێکی استراتیژی و بەرهێنان لە بواری کشتتوکاڵە لەلایەکی کە وەزارەتی کشتتوکاڵ یەک لە خاڵە گرنگەکان کە زۆر تەرکیزی کردوتە سەر ئێستا لەم لە سەردەمی وەزارەتی کشتتوکاڵی ئێستاە کاری لەسەر کواڵەتی بەرهەمە خۆراکیەکان کردو بە تایبەتی دامەزرانی تاقیگاکان و کارکردن بە یاساکانی کەرنتینەی کشتتوکاڵی و تاقیگاکانی ڤێنترەری و سنتەرەکانی توێژینەوەی کشتتوکاڵی و هەروەها بەرەمهێنانی زۆرێک لە بنەتۆوی گونجاو کە ئەمڕۆ لە تەرزی بەرەمێنانی گونجاوە بۆ خۆگونجان لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوە لەلایەکی ترەوە لە سەکتەرەکانی سامانی ئاژەڵ و بەرەمێنانی شیرەمەنی توانین بڵین هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ئاستێک هەیە کە توانای هەناردەکردنی بەرهەمەکانی هەیە هەموو ئەو لایەنانەی کە پەیوەنددارە بە کەرتی کشتتوکاڵ بۆ دابینکردنی خۆراکی مرۆیی لەم ڕۆژە ئەتوانین بە جیهان بڵێ کە ئێمە ناوەندێکی گرنگی بەرەمێنانی کشتتوکاڵین کە دەکرێت کاریگەری گەورەی هەبێت لەسەر چۆنێتی دابینکردنی پێداویستی خۆراکیەکان بە تایبەتی لە ناوچەکەیە بەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لەلایەک و لە دوای شەڕی ئۆکرانیا و گۆڕانکاریەکانی درەنگ نرخی نەوت و گرنگە کاریگەری خۆراک لە جیهانە وای کردو هەرێم وەکو ناوەندێک دەتوانین بناسێنین ئێستا حالیان و لەم پەنەڵەش زیاتر ئیشارەتی پێدەین و ئاماژەی پێدەین سپاس بۆ بەڕێزشان سپاس بۆ میوانی سێمیشم زۆر بەڕێز کاک ڕزگار حەمەقدر بەڕێزیان ڕاوێژکار لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوە ئاویەکان بە پێیوتەکانی بەڕێزیشیان ئێمە خاوەنی سەرچاویکی بەرهەمی کشتتوکاڵی زۆر باشین کە ئەتوانین لە سەرجەم سێکتەرەکانی ژیانە و
و لە سەرجەم لایەنەکانەوە بتوانین ئەم بابەتە زیاتر گرنگی پێبین و خۆراکێکی تەندروست لە کۆمەڵگەی خۆمانە خود لە تەواوی کوردستانە فراهم بکەین بەڵام بەجێبەجێکردنی ئەو ڕێسا و یاسایانی کە لە ناوەند و دامەزراوە حکومەکانە زیاتر پەیڕەوەکرێت دوام میوانم وەرەگرێم زۆر بەڕێز خاتوتارە ساڵح زیان مامۆستا یاریدەدەر و سەرۆکی دەستی کوردستانی بۆ توێژینەوەی استراتیژی لەگەڵمانە بێت بەخێر هاتی سڵاو لەبێ خاتو مامۆستا تاراگیان ئەگەر کەمێک بچیتە دواتر سپاس دەکەم مامۆستا تارابار لەوە دەست پێ بکەین ئەو پرۆژەی کە هەتانە لە دەستی کوردستانی پێم خۆشە لە زاری خۆتەوە ئاماژەی پێ بکەی کارتان لەسەر چی کردووە و چەند بەستوتانەتەوە بەم پانێڵەوە بەڵێ ئێمە پرۆژێکمان هەیە لە دەستەی کوردستانی بە ناوی باخی خۆراک و کەلەپور کە ئەم پرۆژەیە لە ڕاستیە لەلایەن بەڕێز دکتۆرە شنە و دکتۆر فەریدون و چەند ئەندامێکی دەستەی کوردستانیەوە بەڕێوەچێت و ینی ئیشەکانی ئەوان ئەیکەن پرۆژەکە خۆی لە خۆیدا گرنگیکی زۆری هەیە لە بەرەوەی ئامانجەکەی بریتە لە کشتتوکاڵی سروشتی و گەڕانەوە بۆ سروشتی کشتتوکاڵکردن لە کوردستان کە چۆن بۆ لەوە پێش هەروەها بەرهەمهێنانی تۆوی ڕەسەنی کوردی لە بەرەوەی ئێمە چەند ساڵێکە لە ساڵەکانی 2023ەوە ڕاستی تۆوی گەنمی ینی ڕەسەن نەماوە لە کوردستانە بەگشتی لاوانێ لە عێراقشە بەڵام ئەمان هەستاوان بەهێنانی ئەم تۆ لە بانکێک لە دەرەوە لە وڵاتی ئەڵمانیا ئەم تۆیان ناشتۆتەوە و زیان کردو لە هەڵدانن ینی چەند خولێک و وەرکشۆپێکیان کردو بۆ ئەوەی کە ئەم تۆ زیاد بکرێتەوە و دابشکرێتەوە بەسەر جوتیاران و ناوەندە ئەکادمیە کشتتوکاڵیەکان زۆر سپاس مەمنن سپاس زۆر سپاس بۆ میوانی چوارەمیشەم زۆر بەڕێز مامۆستا تارا ساڵح عەلی مامۆستا یاریدەدەر و سەرۆکی بەشی کشتتوکاڵ لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی سپاس بۆ وتەکانی هەر چوار میوانەکەم کەمێکی تر پانێڵەکە دەست پێ کات هیوادارین ئەم دروشمی هەڵبژێرا لە چاندنەوە بۆ خواردن و خۆراکێکی دروست و بەردەوام بۆ هەمووان هیوادارین هەمووان پێوی پابندوین سەرجەم لایەنەکان کە بتوانن خۆراکێکی تەندروست لە نێو کوردستانە فراهم بکەن و ئەویش بە هۆشیاری تەندروستی و بە هۆشیاری ڕۆشنبیری لە لایەن سەرجەم تاکەکانی نێو کۆمەڵگەوە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرموون